وەک ئاشکرایە کە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە هەشتمین دیداری فیلمی کوردی لە یوتیوبەری بەڕێوەچوو بێگومان لە دیدارەکەیە 15 فیلمی درێژ و دۆکومنتاری وارووا کورتە فیلمیش نمایش کران و بە خۆشحاڵیەوە بەرەکارە تەندروستیەکانەوە خەڵکارێکی زۆریش توانیان لە نێو وڵاتی سویدا و بە تایبەتیش ئەو کوردانی کە لە تاراوگەن بەشداری لە هەشتمین دیداری فیلمی کوردیا بکەن. قسە و باسەکەم لەسەر دووهەمین ڕۆژی دیدارەکە کە ئەمڕۆ بووە بە میوانداری زۆر بەڕێز کاک شەماڵ ئیبراهیم کە بەڕێزیان کارگەر و ئەندامی دەستەی بەڕێوەبەرین. کاک شەماڵ سڵاوت لێبێم، کاتت باش بێ. زۆر سپاس وڵایەکم کاتێ هەمووتان باش. زۆر سپاس بۆ تۆ کاک شەماڵ. کاک شەماڵ دووهەمین ڕۆژی فستیڤالەکە یاخ بڵێم چالاکیەکە چۆن بەڕێوەچوو؟ سەرتا بەناوی خۆم و دەستەی بەڕێوەبەرین ئەم هەمین دیداری فیلمی کوردیکە لە شاری ئۆتۆمۆبیلی بەڕێوەبەر دەچێت. سڵاو لەسم بۆ هەموو ژەبگرانی کەناڵا بەڕێزەکەتان هەیە، هەروەها هیوای سەرکەوتن بە وڵایە دەخوازم. هەشتمین دیداری فیلمی کوردی خۆشبەختانە لە ڕۆژی هەینی ڕابردوو دوێنێ و ئەمڕۆ ڕۆژەکانی دیدارە بەڕێوەچوو تێدا ژمارەیەکی زۆر لە زۆر وەساو لە فیلمی کوردی کە بەدەستی سینەماکاران و کەسانی کە لە بواری سینەما خۆشبەختانە ساڵ بە ساڵ ژمارەیان زیاد دەبێت دەستی پێ کردەوە. یەکەم ڕۆژی بەرنامەکانمان چەندین فیلمی تیا پێشکەش کراوە پاش ئەم ڕۆژی دووەم بە هەمان جۆرە. ئەمڕۆ هەمین ڕۆژی دیدارەکەمان دەبێت کە 8 فیلمی تێدا پێشکەش دەکرێت. بەڵێ کاک شەماڵ، ساڵانە بە خۆشحاڵیەوە هەشتمین دیداری فیلمی کوردی لە نێو یۆتۆبۆریا بەڕێوە چێت وە کۆتزانین کە ئەمساڵ هەشتمین ساڵێتی. ئەمساڵ چ جیاوازیەکی هەبوو لەگەڵ ساڵانی ڕابردوو؟ کۆزانین کە لە 2 ساڵی ڕابردووشە بەهۆی کۆرۆناوە فستیڤالەکە بە ئەنجام نەدرا. لە ڕاستیدا هەشتمین دیدار فیلمی کوردی ئەمڕۆ کە بەڕێوەچوو ئێمە بە خۆدا سەختە و دەژوار لە تێپەڕمان کرد. وەکو بەرەز کە لە 2 ساڵی ڕابردووە کە جەمی مرۆڤایەتی تووشی ئەم ڤایرۆسەکە ڕستەبارە و کە ژیان و گوزارانی خەڵکێک بوو، بەڵام مەخابن کە ئێمە پێش بەرپرسی یەکەمی ئەم کۆمەڵی هونەرە جوانانە کە بەڕێز هونەرمەندی شارەکان دەحا بوو کە هەر ئەو نامەزێنەر و داهێنەری ئەم بوو کە لە تەراوگە خەڵک بتوانێت دیدارێکی لەو جۆرە دروستکە بەداخەوە لە گەرمەی پێکردن و کارە هونەرەکانی خۆیدا بەجێ هێشتین و هەوڵمانی تووشی شۆک. دەڕاستی زۆر دەخیبوو ئێمە سەرەتای دوو سێمانی یەکەم بەسەر کۆچی دوایی ناوبردراودا ئێمە هەمان لە شۆکێکی قوڵدا گوزەرانمان دەکەن. ئەم دۆژار هەر وەکو هەفمان پێکرد و هەر وەکوێشیش لە داوەکارەکانی کۆچکردو دڵشاد ئەحمەدی شانۆکار وەکو ئێمە هەر چۆنێک بێ دەژە بەکارەکانی ئەوەی بۆیە لە هەموو سەرسی دژوارەیە کە بەسەر کۆمەڵەدا هاتوو ئەو زیانە خۆشسەمان پێکەوت. خۆشبەختانە دوای مەجلی ناوبەراتوانین هەشتمین دیداری فیلمی کوردی سەرکەوتوانە بەڕێوە ئەنجام بدەین. بەڵام بێگومان هیچ شتێک خۆش نابێت، هەموو شتێک ڕەنگە نەتوانین بڵێن بە تەواوی لە 100% کارەکانی خۆیان جێبەجێ کردو، بەڵام خۆشبەختانە ئەوەی کە ئاماژ بۆ توانیمانە بێتین و خەڵکیی زۆر هاتوون ئەدانیان کردین و بەشداریان کردین. بەڵێ کاک شەماڵ، سەرما و سۆڵەی سوید و غوربەتی ئێوە و کۆمەڵێک لەو گرفتانەی کە کۆرۆناش بێگومان دروستی کرد، ئەم دیدارە تا چەند جموجۆڵێکی خستەنێ و کوردەکانی تاراوگەوە بۆ ئەوەی کە بێن و بینەری فیلمەکان بن، تا چەند ئەمە جێی خۆشحاڵیە بۆ کوردەکانی تاراوگۆ بە تایبەتیش بۆ نێو وڵاتی سوید و لە نێو یۆتۆبۆریا کە ئەتوانرێت بۆ نە کوردەکان زیاتر لێکتر نزیک ببنەوە بتوان کاتێک تەرخانکەن بۆی کە بێن فیلمی کوردی ببینن. من لە ڕاستی هەموو ڕێکخراوێ بکەن لە وڵاتانی ئەوروپایە لە دەرە لە تاراوگە دروست دەبێت کە هەوڵەکان بۆ پێشکەشکردن و خزمەتکردن بە ڕوتی هونەری کوردی پێم وایە خەڵک پێخۆشە هاوکاریان سەردانیان کاولبوون و کار و چاندەکانیان بەرزای بکات. ئەوەی کە من ئەمێ بڵێم پێم خۆش نییە بڵم زیاد دەڕێوێ، بەڵام کۆمەڵێک هونەرە جوانەکان لە چەند ساڵی ڕابردوودا خۆشبەختانە توانیوێتی لە ڕێی کارە باشەکانی خۆیانەوە لە ڕێی ئەم جۆرە دیدارانەوە کە بە بەردەوام پێشکەشی کردووە خەڵکێکی زۆر و
میوانشی زۆر هەتسوی کردووە پێماژێ لە دەنگم نەبووە بزانم گوێم لێتە بەڵێ کاک شەماڵ پێم خۆشە بزانم ئەم دیدارە بە هەمان شێوە بۆ هونەرمەندانی چاراوگا و بە تایبەتیش نێوڵاتی سویدا تا چەند گرنگە بۆ نزیکبوونەوەی ئەوانیش لە یەکتر بێگومان هەموو کارێک لەو جۆرە کارانەی کە کاری کولتوریە بە بڕای من لە دەروی وڵات پردێکی بەهێز دروست دەکات لە بینی خەڵکی کوردستان و دەروی کوردستان بێگومان ئەو کەس ئەو خەڵکە زۆری کە ئێستا لە تەنۆگاژین کە ژمارەمان ڕەنگە چەند ملیۆنێک کوردی لە سەر تاسەری جیهان و ئەوروپا و بە تایبەت کە ئەوروپا زۆر نزیکین لێکەوە کاریگەریشی لە ڕادە بەدەریە چونکە ئەو ڕسات و کاتانی کە ئەم بەرنامە دیدارانە دروست دەکرێت مەسەدان کەس و ڕەنگە زیاتر خەڵک کۆبینەوە لە یەکتری دووبارە ئەگەڕێنەوە دۆڵەکان بۆ کۆمەڵێ شتر پێم وایە ئێرە ئەبێ بۆ پردەی کە خەڵک لێرا یەکتری ئەبێ دووبارە ئەگەڕێنەوە بۆ نیشتیمار ئەگەڕێنەوە بۆ یادەوەریەکان ئەگەڕێنەوە ناو کەس و کار و هاوڕێ و دۆست و سازەکانمان بێگومان کاریگەری لە ڕادە بەدەری هەیە بۆ کۆکردنەوەی خەڵک لە دەرەوەی وڵات ڕاستە کاک شەماڵ بۆ پێی کازانین کۆمەڵێک لە فیلمی درێژ واروە کورتە فیلم و هەروە فیلمی دۆکومنتاریش لە نێو دیدارەکەیە نمایش کران ڕای بینەر بە شێوەیەکی گشتی هەم ئەو کەسانی کە هونەرمەندن خۆیان و هەم کەسانش کە خەڵکی ئاساین و بینەری ئاساین ئەوان تێڕوانینیان چۆن بوو بۆ فیلمەکان و بۆ بەرهەمێنانی فیلمەکان لەسەر ڕەنگە ئەو مۆدایشی بفرانتری هەبێ بەڵام هەندێک ئێمە لە نزیکەوە ئەو خەڵکانێک کە شارەزایان هەیە لە باری سینەمای خۆت خەڵکی هونەرمەند و لەو بارە نەدەکەن لە ڕێگەی خۆیان ئەو پامیان بە مەگەیاندووە کە ئەمە کارێکی زۆر باشە کارێکە هەوڵێک خزمەتگەیاندن بە سەرجەمی هونەر یاخود فیلم و سینەمای کوردی بێگومان علاقەیەکی زۆر باش و زۆر فراوان بۆەوەی کە هونەرمەندانە تەناوبەش و لە دەرەوەی ئەو کەسانی کە لە باری سینەماکارەکان بێنە پێشەوە خۆیان هەبێت هەڵوێستی خۆیان بگەێنە کاک شەماڵ بەڕێستان وەکو کەسێک کە لە نێو بە بڵێن کارگێڕی دیداری فیلمی کوردیا لە ئۆتۆبۆری کار ئەکەن و بێگومان ئەندامن پێم خۆشە بزانم چ بابەتێکەیە کە بۆ ئەم ساڵ دەرفەت نەبووە بۆ دیدارەکە بڵین ڕێک بخرێت و گرنگ بووە بەڵام پێویستە کاکە لە ساڵانی ئایندە بوونی هەبێت بۆ نمونە ئەو کەسانەی کە فیلمەکانیان نمایش ئەکرێ خەڵات بکرێن یاخود کۆمەڵێک دیداری تایبەت و گرنگ لەسەر ڕەوشی سینەمای کوردی لە وڵاتانی دەرەوە ڕێک بخرێت لە نێو دیدارێکی لەو شێوەیە بەڵێ ئەو فستیوالی بەڕێزە زۆر سەرێکی باشە بەڵام هەروەکو من ئاماژەم پێ ئێمە گەورەترین کارەسەر کە پڕومان بووە لە دەزانی هونەرمەندی شانەکار بەڵشاد ئەحمەد بوو کە ئەو هەم خاوەنی کەسایەتی بەهێز بوو لە ڕووی پەیوەندی و سەدان هاوڕێی هونەرمەند نزیک بوون لەوەی هەم بەڕاستی پەیوەندیشی بەفراوانی لەگەڵ خەڵک و دامۆزەکانی سوید و دەرەوەی وڵات توشی هەبوو ئەو کاتە ئاسانیشی بەڕادە بەدەرێکرد کە هەموو جارێک ئەم دیدارانە پێشکراوە بەڵام بەڕاستی لە دەزانی ئەو هەروە پێم وتی ئێمە شوێشێکی زۆر سەخت کردووە ڕنگ نەمانتوانێت ئەو ئامانجانی کە ئەو خواستێک بوو بکەین بەڵام ئومێد دەکەین بەڕێزە بەسەرەکەی بەڕێزە کردایندە تا فیلمی زۆرتر و شتی باشتر پێشکەش بکەین پاشان سەرنج بۆ یەکشتر ڕاکێشم ئەم ساڵ بە ژمارەیەکی زۆر فیلم بەشداری کردووە لەم دیداردا کە ئەگەر پێ دڵێن خەڵکێکی زۆری چەمەوان سینەماکار بوون و خاوەنی کاری باش و کاری جوان و ڕێککردن بەڵام خەبن هەم لەبەر ئیمکاناتی مادی و هەم لەبەر کات و لەبەر ئەو شتانێک کە پێشتر بۆ بەڕێستان باسم کرد نەتوان نەمانتوانی بنیانداریان بکەین بەڵام بە ئومێدی دیدارەکانی ترمان قەرەبووی ئەم شتان بکەینەوە بەڵێ دیداری فیلمی کوردی لە یۆتۆبۆری بێگومان ئەمە هەشتمین ساڵەتی و بە خۆشحاڵیەوە ئەمە ڕێخۆشکەر بوو بۆ کوردان لە تاراوگەل لە چەندین وڵاتانی ترەوە کە بتوانین ئەوانیش وەکو کەسانی سینەماکار چەندین فیستیڤاڵ و چالاکی ڕێک بخەن و چەندین فیلمی کوردیش تایە نمایش بکرێ تا چەند گرنگە کاک شەماڵ ئێوە هەماهەنگیتان هەبێت لەگەڵ کوردانی تاراوگەل لە نێو وڵات و شارەکانی ترا بۆ ئەوەی کە بتوانن بە بڵێن بانگێشتیان بکەن بۆ فیستیڤاڵێکی لەم شێوە یاخود ئێوە بە هەمان شێوە بڕۆنە وڵاتەکانی تر یاخود تەنان لە کوردستانیشەوە ئێوە بتوانن سینەماکاران بڵێن داوەتکەن بۆ ئەوەی کە
بتوانن بێنە نێو دیدارێکی لەو شێوەیە و گفتوگوی خۆیان هەبێت و تەنان فیلمەکانیشیان نمایش بکرێ. کارێکە کە هەموو ئومێدمانەوەی بتوانین لە داهاتووە ئەوە بکەین بتوانین زۆرترین ئەو کەسانێک کە لە بواری سینەما کارەکەن یان خۆت فیلمیان هەم هێناوە لە هەر شوێنێکی کوردستان و ناخود لە دوورێ کوردستان بەمەرجێ فیلمەکانی وەزارەتە لاقەیە ئێستای سیاسی و ڕووناکبێری و هونەری کوردستان ئێمە پێشازیان لێەکەین. بەڵام خۆش بوو لێرەوە زۆر خاصی بەڕێوەبەرەتی هونەری سلێمانی و هەروەها کۆمپانیای ماسی فیلم بکەین کە بەڕاستی هاوکارمان بوونەوە لە باشووری کوردستانەوە بۆ ناردنی چەندین فیلم کە ئەمڕۆ دوێنێ و پێرێ لەم دیداری فیلمەتدا بەشداری دەماکە بین. لێرەوە سپاسگوزارین سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە، هیواداری نمونەیان زۆر هەیە و هیوادارین ئەم کارکردنەمان بەردەوام بێتێکەوە بۆی بتوانین لە ئایندەدا لە فیستیڤاڵ و یا دیداری تردا بە شێوەیەکی جوانتر و بەرفراوانتر و بڵێن پیشرانتر بابەتەکانمان پێشکەش بکەین. کاک شەماڵ زۆر خۆشحاڵ بووم کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵم بووە گەر شتێکت ما بێ فەرموو. قوربانە من زۆر ڕاستی هەم لایەکەم سپاسی ئەوە ڕێزانەکەم کە لە کەناڵی کورساتەوە سێ ڕۆژەی دیدار لەگەڵمانەبوون کۆماندوبوونیان چێشەوە وەدا لە ساڵی ئایندادا بۆ بابەتی باشتر و بەشتی جوانترەوە لە خزمەت بینەران و خەڵکی خۆمان نبین.